بله ریوبریا گشتی یا فروکوانی سیویل آسوری گشتن عزمانی 24 دمجمیرن دن راوستاندن همو بالا فرخانه ویوالاتی جبو 24 ساعتین دن دی بالا فر ندفرن نجی داد کفن ریوبریه ده داخویانیه که دا اشکره کر که بریارا دریش کرنا گرتنا عزمان لسروان بالا فرخانه یان جبر شردنا برا ایران اسرائیل و امریکا دا بویا جبر صدمین امنینه دوان 24 ساعتان دا هر گوهرتنه که نو چه ببه فروکوانی سیویل آسوری و بریاره که نو درخینه لینها گشتین عزمانی لسوری جبو 20 ساعت 24 ساعتین دن هاتنه روستاندن مدیایا ایران دبیجه که سر و کمار بره محمود احمدی نژاد ده ایرشک اسرائیل و امریکا دا تویسه زیروان خواه لروجلات طهران هاتیه کشتن محمود احمدی نژاد 8 سالان سروک ایران بو ز سال 2005 حتی 2013 جه واشنطن دیار کرده بر پرسی اوفیسا ما و جه نویورک جی نام عبدالله بر پرسی اوفیسا رو داوه لگل منن هر دو جی بخیراتن دیار چه تشتینو الامریکا هیا ده درباره وان ایرشین لسر ایرانی دا و دریج بکن آرمانجا کوان هیا که رژیم بروخین نیاننا بەڵێ دڵبخوێن شتە نوێکە نوێترین لێدوانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لەبارەی ئەم هێرشە کە قسەی کردووە بۆ ڕۆژنامەوانێکی فۆکس نیوز بۆ جاکی دۆناڵد ترامپ ئەڵێت لە ماوەی ئەو ئۆپراسیۆنەدا لە یەکەم گورزدا ئێمە 48 سەرکردەی ئێرانمان لەناو بردووە یاخود بڵێن کوشتووە و ئێستا بە دیاریکراوی دەزانین چەند ئامانجمان واوە بیان پێکین ژمارەیەک ئامانجی دیکە ماوە تاکو ئامانجانەش تەواو نەکەین لە ئۆپراسیۆنەکانمان بەردەوامە بین و دەشڵێت هیچ نیگەرانیەکم نییە سەبارەت بە داخستنی گەروی هورمز یان سەبارەت بە نرخی نەوت لەسەر هیچ شتێک من نیگەران نیم بەڵکو ئەوەی ڕاستە ئەوە دەکەم و ئاماژە بەوەشەدات کە ئەو کارێ کردووە و کارێکی ڕاستە چونکە ئێران خەریک بۆ ببێتە خاوەنی سەرچی ئەتۆمی ئەگەر بێت و ئەمەیان نەکردایە ڕەنگە مەحاڵ بووە ئۆپراسیۆنێکی لەو شێوازە ئەنجام بدەن ئەمە نوێترین قسەکانی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکایە طبعا ئەم قسانە بەر لە ڕاگەندراوەکەی سنت کۆمدن کە باسییان لەوە کردە 3 سەربازی ئەمریکی کوژراون و 5 سەربازی دیکەش بریندار بوون و ژمارەیەک برینداری دیکەی بچووکیش هەیە و ئەمەی نوێ دۆناڵد ترامپ ئەمڕۆ ئێوارە دەگەڕێتەوە کۆشتی سپی ئێوارەکەی و بێگومانێ مەوکو ڕوودا لەوێ ئامادابێنگە قسە بۆ میدیاکان بکات هەوڵدەین پرسیاری لێ بکەین و ئەمە یەکەمین دەرکەوتنی دۆناڵد ترامپ بێت کە دێتە بەردەم میدیاکان و کاتێک بەڕێکەوێت بۆ لە مارەلاگۆ بۆ کۆشتی سپی ڕەنگە لە نێو فڕۆکە قسە بۆ میدیاکان بکات و ڕەنگە لە کاتی بەڕێکەوتنیان لە کاتی گەشتنەوەی و ئەمە نوێترین پێشاتەکانن ئەوەی دیکە کە وە سنت کۆم ڕاگەندراوێکی دەرکردووە ڕاگەندراوەکەی دەڵێت 3 سەربازی ئەمریکی کوژراون و ئاماشە بۆشەدات ئەڵێ ئەو هەواڵانەی کە ئێران باس لەواکەن کەشتی ئەبراهام لینکۆڵن کراوەتە ئامانج ئەمە ڕاست نییە و هەواڵەکانی دیکەشیان ڕاستنی کە باس لە زیانی زۆر لە ئەمریکیەکان ئەکەن ئەو هەواڵانیان هەموو ڕەت کردوتەوە و لە هەمان کاتدا سنت کۆم و قسەکانی دۆناڵد ترامپ دووپاتەکەنەوە دەڵێن چی دەڵێن دەبێ ئێران خۆیان بەدەستەوە بدەن و هێزی دەریایی ئێران خۆیان بەدەستەوە بدەن ئەگەرنا دەبنە ئامانجی ئێمە و بە هەموو شێوازێک دەیان پێچین یەکشت لەسەرەوەی ئایا ئۆپراسیۆن بەردەوام بێت یان نا ئەمڕۆکە ینی لینسی گرام هاوڕێی دۆناڵد ترامپ وە کەسێکە کە ماوەی زۆر چاودێری ئەم دۆخاکات ئەڵێ ئامانجی ئۆپراسیۆنە چیە ئامانجی ئەوەیە کە توانای موشکی بالستی ئێران بە تەواوەتی لەناو ببردرێت توانای دروستکردن توانای دروستکردنەوە توانای چەکی ئەتۆمی ئێران بە تەواوەتی لەناو ببردرێت و توانای سەربازی ئێران بە تەواوەتی لاواز بکرێت بۆ ئەوەی ئەگەر هەر کەسێکی دیکە بێتە سەر حکم بە هیچ شێوازێکی دیکە بۆ دەیان ساڵی دیکە نەتوان ببنە هەڕەشە لەسەر ئەمریکا لەسەر ئیسرائیل و لەسەر هاوپەیمانانی ئێمەش لە ناوچەکە بۆیە بەلامانەوە گرنگ نییە چێ دێتە سەر حکم ئەگەر دەستەیەکی ئاەتوڵاکانیان هەر کەسی دیکە بەڵکو ئەوەی گرنگە ئەمانەوێت ژێرخانی سەربازی ئێران ژێرخانی موشکی بالستی ئێران ژێرخانی چەکی ئەتۆمی ئێران بە تەواوەتی لەناو ببین ئەو کاتە ئۆپراسیۆنەکە وەستەوە دۆناڵد ترامپ خۆشی وتێتی ئەم هەفتە ئۆپراسیۆنەکە بەردەوام بێت ئەگەر پێویست بکات درێژەکانەوە ئەگەر بتوان لەو ماوەیەدا بەدەستی بێنن ئەو کاتە ئۆپراسیۆنەکە کۆتایی پێ ئەزێ بچم نۆیۆرکێ لە نۆیۆرکێ نامۆ البەندا مەیە نامۆ کارڤەدان چنە دژنیزیک و دشوپینی نونەرێن وڵاتین ئەندامێن
انجمن آسایشه و نتوین یک بیل وداره دا آخفن مدید شر گوتنا نید نوبرا نونر امریکا و ایران دا جی چی بو کارودان این هری نو چی نده درباره به ایرشه ده بەڵێ دڵ بخوێن کاردانەوەی تێکەڵ هەبووە لە ڕاستی لە نەتەوە یەکگرتوەکان لە ئەنجومەنی ئاسایشەوە کاردانەوەی جیاواز بۆ نمونە ئەنتۆنیۆ گوتێرش کە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکانە سەرکۆنەی هێرشەکەی کردووە و دەڵێ ئەم هێرشانە دەکرێت لە کۆنتترۆل دەربچن لە ناوچەیەکا کە بۆ خۆی ناسەخامگیرە ئەمە قسەی ئەنتۆنیۆ گوتێرێشی سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکانە و دەڵێ دەبێت باشترین ڕێگاوەیە لە ڕێگەی دانوستانەوە کێشەی ئێران چارەسەر بکرێت وڵاتانی دیکە بۆ منە رووسیا دەڵێت ئەوەی ئەمریکا کردوێتی پێشلکردنی یاسای نێودەوڵەتیە و بیرمانە ئەمان باتەوە بۆ ساڵی 2023 هەمانەوەمان بیرەخاتەوە کە چۆن ئەمریکا لە ئەنجومەنی یاسایشی نەتەوە یەکگرتووەکان بانگەشەیەوەی کرد و کاتە کۆڵن پاول وەزیری دەرەوەی ئەمریکا بۆ هاتەوێ بانگەشەیەوەی کرد کە عێراق خاوەنی چەکی کۆمەڵ کوژە بەڵام دواتر دەرکەوت وانە باڵۆزی رووسیا لە نەتەوە یەکگرتووەکان لە ئەنجومەنی یاسایش ئەوەی باس کرد لەوێ گوتی ئەمەش هەمان شێوەیە ئەمریکا هیچ بیانوویەکی نییە بۆ ئەوەی هێرش بکاتە سەر ئێران ئەمریکا مایک واڵز باڵێزی ئەمریکا لە نەتەوە یەکگرتووەکان دەڵێ نەخێر ئەوەی ئێمە ئەیکەین لەژێر مادەی پەنجاوێکی پەیماننامەی نەتەوە یەکگرتووەکانەیە کە مافی بەرگری لە خۆکردن واتە ئەمریکا ئەم هێرشەی کە کردوێتە سەر ئێران لەگەڵ ئیسرائیل وەکو بەرگریکردن لە خۆ ناوێ با دەڵێت ئێران هەوڵی داوە سەرۆک ترامپ تیرۆر بکات و هەوڵی وە هێرشی کردوێت لە ڕێگەی ڕێکخراوەکانی چەکدارەکانی دیکەوە هێرشی کردوێتە سەر بازانی ئەمریکا و سەربازی ئەمریکای کوشتووە و چەندین تۆمەتی دیکە دەخاتە پاڵ ئێران بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا وڵاتانی دیکەی ئەوروپا زیاتر سەرکۆنەی ئەو فعلەی ئێرانیان کردەوە کاردانەوەی ئێران دژی وڵاتانی کەنداو وەکو لەوەی سەرکۆنەی هێرشەکەی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران بکەن بەڵێ دڵ بخۆی گەلێکی سپاس نام و عەبدوڵڵاه بەرپرسێ ڕووداوێ لە نۆیۆرکێ و دیار کوردە بەرپرسێ مەل لە واشنگتۆن لەگەلمە بوون زۆر سپاس ڕێبەرێ کۆمارە ئیسلامیە ئێرانی عەلی خامنەئی لەگەل هەژمارێک سەرکردەیان دن ئێن وی وڵاتی هاتە کوشتن خەڵکی ئێرانێ بە ئاوایەکی جودا پێشوازی لەوێ بوویەرێ دکە هەنا کشینێ دگەڕینن هەناکین دنجی کێفخۆشن کۆ خامنەی هاتە کوشتن عەلی لارەجانی سەکرەتەری ئەنجومەنە بلندی ئاسایشە نیشتیمانیە ئێرانێ دەبێژە ji bo avakirinە encûmeneke demkî ya rêveberî ew kar dikin. Li gorî madeya 111 ya destûrê ew encûmen wê ji ser û komar serokê desthilata dadweriyê û yek ji endamên encûmena parêzvanên destûrê pêk were. Heta hilbijartina rêberekî nû ji bo Îranê ew sê kes wê wî welatî bi rêve bibin. Mihemed Baqir Qalibaf سەرۆکê پەرلەمانا ئێرانەیە ئیسرائیل و ئەمریکا jî bi pêkanîna êrişê tewambar kir û got wan xetên sor derbas kirin û divê derîbeya wê baca wê yekê bidin. İsraîl û Amerîka di 24 Şubatê de 2026 yanî duh bi hev re êrişî Îranê kirin ew welat bombabaran kirin di serî de Elî Xameneyî rêberê Îranê hejmareke din ya mezinên wî welatî berpirsên wî welatî kuştin. رێژی کەیف و شاهیە بڤی ئاوایی خەلکی ئیرانê پێشوازی لە نوچەیە کوشتنا ڕێبەرێ بلندê کۆمara ئیسلامیە ئیرانê عەلی خامنەیی dikin. Ji bo qonaxa piştî wî sekreterê Encûmena Bilind a Asayişa Niştîmanî Elî Larijanî got ew ji bo pêkanîna encûmeneke demkîya rêberiyê kar dikin. در اصل 111 قانون اساسی لگور ماده 111 دستور درباره وی کده کو اگر جبرچی صدمکی بر رهبر نما هاتیه دیار کرن کو با اوای کی دمکی سر کومر سروک دسلات دادوریو یک ج فقیهن انجمنا پارزوان دستوری پشتی کو جالی انجمنا دزنیشان کرنا به جواندیان سیستم و به پسند کرن افکس ارکی رهبر دگرن سرملی خو حتی رهبر نو ته دزنیشان کرن لەگەل خامنەیی هەژمارەکە سەرکردەیەن دن ئەن پلە بلندن ئیرانê hatin kuştin.
سروک پارلمانتویا ایران گفت خود بیجه اسرائیل و امریکا هیلن سور در باز کرده. این لحظات آماده کردیم. ما خوشبو وان کلیان آماده کریا و حمو سناریو لبرچاو گرتنا. هر وها مجبور سردما پشتی شهید بونا امام خامنه‌ای یمه عزیز جی پلانسازی کریا. از به اشکره و زلالی جوان هر دو تاوانباران را نتانیاهو و ترامپ هفکار و سیخورین وان را دبیجم و خطین مین صور در باز کرنا و دوی هون باجاوی بدن. في سبيل رضاك اسرائیل و امریکا 28 سبات دست به ایریشه کرن. آرمان جوان ریبر بلند ایرانی بو. هر دو آلی کشتنا خامنه‌ای و که پیک آنینا دادوریه بنافت کن. تصمیم گیری شده داره اجرا میشه. دچمە دوسلدۆرف زنارشینۆ لە گەلمنە یەکیتیا ئەوروپا دا ئاستا وەزیرên derve de li ser vê rewşa dawiya Îranê dicive zinar xêratî ecendeya wezîrên derveyên Ewropa çi ye wê li tê çaverêkirin ku tu biryaran bidin yan na? یک خالد اجندا کمبونا وزیرین در و دهه که کایا کالاس را گهاندیه به ریا ویدیو کنفرانس اف جوینه دهتا انجام دان اوجی لگور اجندای فرمی روشا روشالات ناوراسته لیدوه نو بیا آوایی بود دوه بلکو شر دنافبرا روسی ببوره نه روسی ایران اسرائیل و امریکا بوده ایدی اف ایرشن که بردوام ایران لسر ولاتین کنداف دکتن و حریم دکتن بوی روشا روش حالاتا ناوراست و گلوی پیوندین بردوام یکو کایا کالاز بخو وزیرین دن و برپرستن دن یون ولاتین اوروپی لگل سرکرده این ولاتین روش حالاتا ناوراست انجام داد. خاله که سرکی هست دل بخوین. اوجی اوه. یکی تی اوروپا بسازین خوبه بالولاتین خوبه ایدانه او سرکنه همو نیرشان دکن یکو ایران لسر ولاتین جدا کرین. اوه یک جوان حلوستن کو یک دنگی هست کودنگی هست ناف برای ولاتان دا لیا کو کودنگی لسر نینه حلوست ولاتان اوروپیه لهمبری وان ایرشان یعنی اسرائیل و امریکا لسر ایران کری آلمانیا رون و روان پشگیری آوان ایرشان دکت بریتانیا به همان آوایی کی آلمانیا دو بیجتن بری کو ایرش لسر ایران بیت کرن ام هاتین هایدار کرن واته هایواجی هبوه بری کو ایرش بیت کرن آنج شوار راحتیه گوتن کد ایرش لسر ایران بیت انجام دان فرانسه دو بیجتن هایام جنینه و پرز به من نهاتیه کرن بری وقتی جی کسیش مرا نگوتیه اوه او حلوستن جدانه ین کن وان هر دو جمسرین مزنین دنافیه کتیا اوروپا دانه لگلویجی اوه که هیزه که مزن یا وان ولاتان لناف چه بومینا که روشکار آلمانیا دو بیجتن مترسیه که گلک مزن گلک بکارانیه پر بکارانیه دو بیجه لسر هیزن ما ینکو لحریم نه تنه لی او مترسیه وکه لسر هر کسی که دی لسر هر عالیه که دی هی لسر هیزن وان جهنه لدروی هیزن بوندزوی سپای آلمانیا پلیس فدرالی آلمانیا جی لگلک بالا فرقه هن حریم هنه بومیناک لدبی هنه لابوظبی هنه گلک جارا جی لتل ابیب یان جی لبیروت بخوجی پلیس فدرالی ابوینه جبوان گشتان ین کلوی دری بر به آلمانیا وتن بجد ده افهزه جی بسلامتن لی او زمانی که فریدریش میز بکارد اینیتن همان او زمانی نه که سرکرده اندی بکارد اینن لو ماجی حلویس هنه که جدانه یه وان ولاتا یا که هی اوه که دویجن دویتن افشاره داویاوی هبه سبه یعنی روزا پشتی شری دیار ببه کدب چه آوایی کی بیتن اوجی لبردستی کیه لبردست امریکایه ولاتن اوروپی دو بیشن برجواندین مکتینت مترسیه دا به هزاران بلکه به دهان هزاران خلک وان ولاتن اندام دی یکیتیا اوروپا دا هنه کویدی آسه ماینه ریکارن و گراندنوان به زحمت کتینه نکارن و خلکی ده کلیکین کیم دایانجی به چند دمجمیران و گرینه و او یک شوان گوشارن هری مزنل سروان حکومت دروز بوینه یادن جی اوکو ایدی اف سنور نوی شریده برفره ببینیان نه اف پرسج جالی سرکرده این ولاتن اوروپی ده تکرن که دخوازن ریگری لوی چنده به تکرن که پرشکن وی آگری اف آگره برفره ببیتن و اف شراب گیته هنک ولاتن دی یانجه هنک حرمین دی دل بخوین گلک اسپاس زنار شینو جه دوسلدورف علی خامنه‌ای لإيران هر تشت بو يعني راستا كسكيب تمام بو لإيران هر أواهيد دستويدا بو
پشتی نزدیکی 37 سالان دستلاتداری دا ایرشک هفبش یا اسرائیل و امریکا دا هاتا کشتن من جواره بحث کرد کشتن آوی پرسن گرینگ دا درباره پیش روژا سیاسی یا ایران دا درخسته پیش شروع و کار سیاسی جون کامبریل را گهاند که کشتن خامنه ای که 86 سال بون ایران بر به قناغه که نوه ده به جبر وی که جی گله که زحمت کسک بکاره به وکوی ریبرتیه بکده بیجه خامنه ای وکا ولی فقیه و فرماندار گیشتی هزین چکدار خودی دستلاتداریه که گله که برفره سیاسی، عسکری، امنی، آبوری هموتش ده دست خامنه ای دا بو اوفیساوی یا که وکا بیتا ریبرجی ده هاتا ناس کرن یا جیته ناس کرن هفسار همو هزین وی ولاتی ده دست وی سازی دا بون هزا خامنه ای نتنه ده دستوری ده لی جی دروکا وی شخصی ده دهات یعنی جی کاریزما وی دهات جی کسایتی وی دهات او یک جی دامزرینرین سرکه این کومار اسلامی ایران لگل امام خمینی بو پشتی کشتناوی سوپا پاسدارین ایرانی که وکه هزا سرکه یا وی ولاتی تیناس کرن و خامنه ای یعنی دبن امر و فرمان خامنه ای دا کار دکر حتی نه نزانن نه دیاره که پیش روژا سوپا پاسدارین ایران جی چه به پشتی کشتنا علی خامنه ای یک دستگاه خطرناکی ناکام آموی قرن پشتی نزیکی 37 سالان معنا لسر دستلات وک ولی فقیه دستلات سیاسی کومارا اسلامی ایران ریبر بلند و فرماندار گشتی هزین چکدار انوی ولاتی علی خامنه ای هاتا کشتن ريبري بلند ايران آية الله علي خامنئي يحشتو شصالي هاتا كشتن او بو ارماجا ايريشك هبش اسرائيل وامريكاي برسا ساركينها اوا ايران پشتي ريبري بلند برب كودري ودچا لیبلی لآلیه کی دن دبکو هزا ریبری ایران نتنه دمافیویه دستوری دبا بلکی دکاریزمای کسایتی علی خامنه‌ای بخود دبا افزلامج تمن خوی جوانیه و یک ج پیروین امام خمینی بو یک ج دامزرینرین سرکین کومارا اسلامی بو و بری کو ببا ریبری بلند چندین پوست و پلاور گرتن Now his death is going to set up برناوي ريج بو قناغه كنويا ايراني خوش دكه جبركو زحمته كسك بكاربه وكي خامنئي جارك دن ريبراتيا ايراني بك سوپایا پاسداران ایران کو کل ما پولایی بهز دست ریبر بو ویگا لبر دوریانک هبونیا روبروبون آنجی تنازل دكيليا شردة لزبونا بريارة حكم شور هيا اللهم إنا لا نعلم منهم إلا خير